یەک لەو لاپەڕانەی مێژووی کۆماری ئیسلامی کە خوێندنەوەکەی زۆر دژوارە لاپەڕەی کۆمەڵکوژی بەندکراوانی سیاسی لە هاوینی 1970 زاینی واتە هاوینی ساڵی 1367 هەتاویە. وەک ڕێکخراوە نێونەتەوەییەکانی مافەکانی مرۆڤ جەختیان نەسەر کردووە لە هاوینی ساڵی 67دا لە بەندیخانەکانی ئێران لەوانە بەندیخانەکانی ورمێ، سنا، کرماشان و سەقز لە ماوەی کەمتر لە 2 مانگدا زیاتر لە 3000 بەندکراوی سیاسی لەسەدارە دران و بێسەر و شوێن بە خاک ئەسپێردران. بەپێی بڕیارنامەکانی نەتەوەیە گرتوەکان بێسەر و شوێنکردنی مرۆڤ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و تاوان دژی مرۆڤایەتیە. بەڵام هەندێک لە دەسەڵاتە سەرکوتکەرەکان و لەوانە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک لێبوردنی نێونەتەوەیی دەڵێت بە بێسەر و شوێنکردنی ناڕازیان هەوڵ دەدەن کۆمەڵگا بێدەنگ و کپ بکەن. بێسەر و شوێنکردنی لە سەدارە دراوانی هاوینی 67 لە گۆڕە بە کۆمەڵەکاندا بابەتی پرۆژەیەکی نوێی ڕێکخراوەی داد بۆ ئێرانە. پرۆژەی خاکڕەنج کۆمەڵێک زانیاری تایبەت و خەریتەی گۆڕە بە کۆمەڵەکانی ئێرانە کە لەگەڵ کۆمەڵێک گرتەی ڤیدیۆیی لە شایەت حاڵانی ئەو لە سەدارە دراوانە یان بنەماڵەکانیان ئەوانەی چوونەتە شوێنی گۆڕە بە کۆمەڵەکان ئەمساڵ لە ساڵ یادی ڕۆژی جیهانی بێسەر و شوێنکراوان پێشکەشکراوە. لە شادی سەدر بەرپرسی ڕێکخراوەی داد بۆ ئێران دەپرسم گرنگی پرۆژەی خاکڕەنج چییە؟ از دو جهت به نظر من اهمیت داره. لە دووبارەوە گرنگی هەیە. گرنگی یەکەمی ئەو پرۆژەیە بە بەڵگەکردن و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران و بەتایبەتی ئەو پێشێلکاریانەی کە دەتوانین وەک تاوان دژی مرۆڤایەتی ئاماژەیان پێ بدەین. ئەمە کاتێک کە بکرێت تاوانبار ببرێتە دادگا زۆر پێویست دەبێت گرنگی دووهەمیشی بۆ کۆمەڵگای ئێرانە کە پێویستە ئاگای لە مێژووی سەرکوتکردن بێت و بزانێت لە ڕابردوو چی ڕووی داوە تا بیرەوەری گشتی ساز بێت و ڕێگا لە دووپاتبوونەوەی لە داهاتوودا بگرێت. لە بەڵگەنامەکانی پەیوەندیدار بە کۆمەڵکوژی بەندکراوانی سیاسی لە هاوین 67 لە ئێران زیاتر تیشک خراوەتە سەر دوو بەندیخانەی ئێڤین و گەوهەردەشت لە تاران. بەڵام وەک هەندێک لە سەرچاوەکان و شاد حاڵان دەڵێن لە بەندیخانەکانی شارەکانی ورمێ، سەقز، نە و کرماشانیش لەو ڕۆژانەدا بەندکراوانی سیاسی کوردیش لە سێدارە دراون. لە پرۆژەی خاکڕەنجدا چەند تیشک خراوەتە سەر ئەو کوردانی بێسەر و شوێن کراون. تعداد زیادی مکان در کردستان و همینطور ئێمە گۆڕی بە کۆمەڵی زۆرمان لە کوردستان و ئەو شوێنانەی کورد تێیدا دەژین دۆزیوەتەوە. لەم گۆڕە بە کۆمەڵانە دوانیان بە بەڵگە کراون. یەکەم گۆڕێک نزیک قڕوە و دووهەمیشیان گۆڕێک لە نێو شاری سنا لە گۆڕەپانی شارەوانی کە پێشتر بینایی دادوەری لێبووە. لەگەڵ ئەوە شوێنێکی زۆری تر هەن کە یان بەڵگە لە سەریان زۆر نییە یان ناویان براوە بەڵام هێشتا بە بەڵگە نەکراون. لەگەڵ ئەوەش ئێشتا دیار نییە بە تەئکید چەند بەندکراوی سیاسی لە هاوین 67 لە سەدارە دراون دیاریش نییە چەند لەو لە سەدارە دراوانە کورد بوون. ئایا پرۆژەی خاکڕەنج هیچ زانیاریەک سەبارەت بۆ دەخاتە بەردەست؟ چیزی که ما امروز میدونیم در مورد سنندج و در مورد تا ئەو جێگای ئێمە دەزانین لە بەندیخانەکانی سنا، سەقز و ورمێ نزیک بە 100 زیندانی سیاسی لە کۆمەڵکوژی هاوینی 67 لە سێدارە دراون و بێسەر و شوێن بە خاک سپێراون. لێکۆڵینەوەکانی ڕێکخراوەی داد بۆ ئێران نیشانی دەدەن کە زیاتر لە 120 شوێن لە ئێراندا هەیە کە قەبری وای تێدایە کە زیاتر لە 3 نەفەری تێدا حەشاردراوە. وەلانی کەم 30 گۆڕی بە کۆمەڵ هەیە کە شاید حاڵان توانیویانە تەرمی گیان بەختکراوانی تێدا ببینن. ڕێکخراوەی داد بۆ ئێران دەڵێت تا کاتێک ڕێگان نەدرێت کە ڕێکخراوە سەربەخۆکان ڕاستە و خۆ دەستیان بە گۆڕە بە کۆمەڵەکان بگات و ڕاستیەکانی ئەو ڕووداوانە ڕوون بێتەوە و بنەماڵەکان بە ئازادی پرسە و شینی خۆیان بگێڕن و لە شوێنی بە خاک ئەسپاردنی ئازیزانیان ئاگادار بن. پرۆژەی خاکڕەنج بەردەوامە چون تەرمی بێسەر و شوێنکراوان و خاکی شوێنی بە خاک ئەسپاردەکردنیان ئێشتا گەرمە. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.